سلێمانی شاری شۆڕش و بریسکە ڕۆشنبیریەکان ئەمڕۆ 239 ساڵ بەسەر دروستبوونی شاری سلێمانی تێدەپەڕێت کە بە پایتەختی ڕۆشنبیری و شاری شاران ناسراوە. ئەم شارە بە درێژایی مێژووی مەیلی زاڵ و بەرخودان بووە نەوەک ملکەتکردن. هەردەم هێزی ڕۆڵبینینی هەبووە لە سیاسەت و شۆڕشە یەک لە دوای یەکەکاندا و دۆخێکی هیواشکێنی بۆ دوژمنان و ئەوانش دروست کردووە کە چاویان بەم شارەدا هەڵنەهاتووە. گەڕانەوە بۆ مێژوەکەی فێرکەر و دەرخەری ئەو ڕاستیەیە بۆ ئێمە و نەوەکانی داهاتووش. هەر لە بەرەم هۆکارەشە کە پێی دەڵێن شاری ڕۆشنبیری. شاری سلێمانی لە ساڵی 1984 لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە بنیاندراوە و شارەکەی بە ناوی سلێمان پاشای باوکیەوە ناوناوە. پێش ئەوەی بنەماڵەی بابانیەکان بیر لە دروستکردنی شاری سلێمانی بکەنەوە، ئیمارەتەکەیان لە گوندی قەڵاتوالان بوو. لەگەڵ بەرفراوانبوونی ئیمارەتەکە جموجۆڵی ئاوادانکردنەوە و بنیاننانی شارستانی لە ناوچەکەدا دەستی پێکرد. پاش ڕووخانی میرنشینی بابان لە ساڵی 1851ەوە لە ناوچوونی دەوڵەتی عوسمانی لە جەنگی جیهانی یەکەمدا شاری سلێمانی خرایە سەر کۆماری عێراقی و لە ساڵی 1922 تا ساڵی 1924 شاری سلێمانی پایتەختی دەوڵەتەکەی مەلیک مەحموود بووە. شاری سلێمانی جگەلەوەی لانکەی ڕۆشنبیر و تێکۆشەران بووە، ماڵبەندی هەڵگیرسانی چەندین شۆڕش و ڕاپەڕینیش بووە لە مێژووی کوردستاندا. شاری سلێمانی بە شاری ڕۆشنبیری دەناسرێت، هەر بۆیە پەرلەمانی کوردستان بە بڕیارێک سلێمانی کردا پایتەختی ڕۆشنبیری هەرێم. لە سلێمانیدا دەیان دەستگای چاپ و بڵاوکردنەوەی تێدایە و چەندین ڕۆژنامە و گۆڤاری لێوە دەردەچێت و ژمارەیەکی زۆریش ڕادیۆ و تەلەڤیزیۆن و سەتەلایتی تێدا پەخش دەکرێت. چەندین گەڕیدەی بەڕیتانی و بیانی لە کتێب و بیرەوەریەکانیاندا ئاماژەیان بە زیندوێتی ئەم شارەداوە و بە شاری جوانی و خۆشەویستی ناسراوە. سلێمانی لەسەر ئاستی عێراق بەهۆی شوێنی جوگرافیەوە بە پاک و خاوێنترین شار ناسراوە. شارەکە بە هاوینە هەوارەکانی دەناسرێتەوە و خاوەنی چەندین شوێنی گەشتیاریە. شاری سلێمانی دەکەوێتە نێوان هێڵی پانی 34 بۆ 36 پلە لەسەر هێڵی کەمەرۆ، هێڵی درێژی 45 بۆ 46 پلە لە ڕۆژهەڵاتی هێڵی گرینویجی گۆی زەویەوە، واتە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای کیشوەری ئاسیا و ڕۆژهەڵاتی کوردستانی باشوورەوە. سلێمانی لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەر بە بەرزی 1700 مەتر، گۆیژا 1525 مەتر و قەیوان دەورە دراوە. لە باشووریشیەوە بە چیای بەرانان 1373 مەتر. لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارەزور دەست پێ دەکات کە درێژیەکەی 45 کیلۆمەتر و پانیەکەی 15 کیلۆمەترە. لە ڕۆژئاواشەوە شاخی تاسڵوجە گەمارۆی داوە. شاری سلێمانی 882 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. لە ساڵی 1955 ڕووبەری شاری سلێمانی بە 3404 کیلۆمەتری دووجا خەمڵێنراوە. سلێمانی بەسەرجەم سنوورەکانیەوە 17023 کیلۆمەتری دووجایە. لە ساڵی 1826 ساڵ پاش دروستکردنی شارەکە ژمارەی دانیشتوان بە 10,000 کەس خەمڵێنراوە. لە ساڵی 2013 ژمارەی دانیشتوان بە 1,970,936 کەس خەمڵێنراوە. کۆی ژمارەی دانیشتوانی سلێمانی لە ساڵی 2021 نزیکەی 2,546,162 کەس خەمڵێنراوە.